لە ماوەی 4 ڕۆژی جەژن و 2 ڕۆژی پشوەکەدا 174,000 هاوڵاتی و سەیرانکەر و گەشتیار هاتنە دەستنووری قەزای دوکانەوە. بە شێوەیەک بکە لە ڕۆژ دووەم ڕۆژ و سێم ڕۆژی جەژندا زۆربەی پرۆژە گەشتیارەکانی قەزای دوکان تەواو پڕ بوون لە گەشتیار و جێگەی هیچ گەشتیارێکی تر نەمابوو لەوان. ئاماری وە بە سوپاسشەوە کۆمپانیای سەرۆکایی شارەوانی دوکان وە کۆمپانیای پاکەرەوە لە ڕۆژانی پشودا بەردەوام لە تیمەکانیان لە هەڵمەتی پاکردنەوەی شوێنە گەشتیارەکان و گەڕەکانی قەزای دوکان بەردەوام بوون. لەو ماوەی ئەو چەند ڕۆژەدا 450 تەن خۆڵ و خاشاکی کۆکراوە لە سنووری قەزای دوکاندا کۆکراوەتەوە ناوەندی قەزا. ئاماری هاتشۆ ئەوە جێ دڵخۆشیە کە تیمەکانی هاتشۆ تەواژدی باشیان هەبووە لە دانانی مەفرەزە لە چاودێریکردنی دۆخەکە. بە خۆشحاڵیەوە لەو ڕۆژەدا ئەتوانی بڵێن کەمترین ڕوودا و بۆ سێ ڕووداوی هاتوچۆ هەبووە کە مردنی تیانە بووە سێ ڕووداوەکە دوانە پێکدادان بۆ یەکیان دوانیان وەرگەڕان بۆ یەکیان پێکدادان بووە و 13 هاوڵاتی بریندار بوون. بەداخەوە یەک حاڵەتی خنکانمان هەبوو ئەویش لەلایەن گەشتیارێکەوە بوو کە دوای ئەوەی پەرژینەی کە بۆی دیاریکرا و پەرژینەکەی تێپەڕان بوو چوە ناوزیەکەەوە خنکا و دەست بەجێ لایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە تەرمەکەی دۆزرایەوە دەرهێنرایەوە. یەک حاڵەتی خنکارمان هەبووە، حەوت حاڵەتی ڕووداوی ئاگرکەوتنەوەمان هەبووە